لە هەردوو میوانی سیئۆل گەرموگوڕی و تین و تاوێکی نمونەیی هەبوو و بڕیاریشە لە کۆشکی شینی کۆماری و لە ڕێوڕسمێکی شایستەدا میۆن پاک لی سەرۆک کۆماری کۆریای باشوور میدالیای شایستەیی خزمەتی دیبلۆماتی کە بە میدالیای گوانهوای ناو دەبرێت بە نێچیروان بارزانی ببەخشێت کە لە ساڵانی ڕابردوودا وەک سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بە ئەندازیاری پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆریای باشوور و تەنانەت عێراقی فیدراڵ و ئەو وڵاتەش دادەندێت. میدالیای گوانهوای یان میدالیای شایستەیی خزمەتی دیبلۆماتی بە بڕیارێکی دەوڵەتی بەو سەرکردە و کەسایەتیە سیاسی و دیبلۆماتیانە دەبەخشرێت کە ڕۆڵ و کاریگەریان لە دروستکردنی پەیوەندی سیاسی و دیبلۆماتی لە نێوان وڵاتەکەیان و وڵاتانی دیکەدا هەبووە. نێچیروان بارزانیش وەک سەرۆکی پێشووی حکومەتی هەرێمی کوردستان و سەرکردەیەکی کاریگەری سیاسی کوردستانی و عێراقی ئەم میدالیە باڵایی کۆریای باشووری بە بڕیارێکی دەوڵەتی وڵاتەکە وەردەگرێت چونکە لە ڕێگای هەوڵ و هەنگاوەکانی ئەوەوە پەیوەندی نێوان کۆریای باشوور بە هەریەک لە هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵیش بنیاد نران و هەر لەو ڕێگایەشەوە چەندین کەناڵی سیاسی و دیبلۆماتی و ئابووری و بازرگانی و کولتوری هەولێر و بەغدا و سیئۆلی پێکەوە گرێداوە و ڕۆژ لە دوای ڕۆژیش تۆڕی پەیوەندی و هاریکاری و هەماهەنگیەکانی نێوان ئەو پایتەختانە قایم و قایمتر دەبێت.